هەڵبەتە ئەم ساوزکردنی ئەم باخچەیە لەسەر ئەرچی سەرۆکاتی شارەوانی ڕانیە و کڕینی نەمامەکان لە ڕێگەی بەڕێز قایمقامێتی قەزای ڕانیەوە کە بیرۆکەیەکی بۆ دروست بوو لە بانکشتی خاوەن مۆلیدە ئەهلیەکانی کرد کە بە خۆشحاڵیەوە خاوەن مۆلیدە ئەهلیەکان لە بەرامبەر ئەوەیدا کە مۆلیدە ژینگە پیس دەکات ئەمان بڕێک پارە بدەن لەو داهاتەی کە هەیەە بۆ ساوزکردنی باخچەکانی سەرۆکاتی شارەوانی ڕانیە. بۆیە ئێمە لێرەوە زۆر سپاسی خاوەن مۆلیدە ئەهلیەکانی سنووری شارەوانیمان دەکەین کە بە شێوەیەکی گشتی ئەم یارمەتیان داوە بۆ بەشی باخچەکان بۆ ساوزکردنیان. هەڵبەتە سپاس بۆ قایمقامێتی قەزای ڕانیەش. ئێمە بەردەوام دەبین وەکو بەشی باخچەکان لە ساوزکردن و هەڵمەتی ساوزکردن و زۆربەی زۆری ئەو باخچانەی کە دەکەونە سەر ڕێگا سەرەکیەکان دیارە بە خۆشحاڵیەوە لە ساڵانی ڕابردوو تاکو ئەمڕۆ سەوز کراون.